پێت بڵێم تەنیا یەک وشانە بێ وای دنیا هەر چۆن یەک دەڕوا بەس مرۆڤ نامەرد نەبێ دنیا هێندە ناهێنێ کە تۆش دڵت ڕق نەبێ دڵی کەس نییە لە ژیان بە تەنیا تۆ نەبێ کێشەی من نییە ئەگەر تۆ سۆز و وەفات نەبێ وای کێشەی من نییە ئەگەر تۆ سۆز و وەفات نەبێ دنیا بەجددی بگرە قەدلات کلاوات نەبێ هاوڕێ بێوەفاکەم بۆ نامەیەک نانێری ئەی من هەواڵت نەپرسم تۆ نایپرسی زۆر خێڕی پێم وا دەوڵەمەند بوویتە دیر نییە تێری پێم وا دەوڵەمەند بوویتە منت بیر نییە تێری هاوڕێی ترت گرتووە لەگەڵ ئەوان ڕابێری ئەی ئێمە هاوڕێی یەکتر بووین زمانی تۆم و جێری ئێستا من لە سلێمانیم تۆش دانیشتووی هەولێری ئەحەی برام لەلایە هەردەم بە دژمن فێری ئەحەی برام لەلایە هەردەم بە دژمن فێری کاکە لەو مەحەدەیە بۆ حەمە نییە خێری بانگی سەگەکانم کەن بانانتان دەمێ وەرن ئێوەش بێوەفا بوونا بێنام بم پێماوەڕن ئەو خەنجەرانەی پشتم هی دۆست و برادەرن برادەری ئێستا کەس دخواکەی برادەرن زۆر بێزارم لە گشتان زۆر بە جوانی جۆ بگرن زۆر بێزارم لە گشتان زۆر بە جوانی جۆ بگرن خیانەت لە من ئەکەن حەقە بۆ خۆتان بمرن شاری هەولێری ئێستا لە گشت دنیا ناسراوە لە قوشتە پەدەستیەکەم دادارەت و بنەسڵاوە های گەڕاکی کارێزان و ڕۆشن بیری و مامزاوە بازاڕی نیشتیمان و کوران لەگەڵ باداوە زادەی سەتی زۆر خۆشە تا ئیسکان و سەیداوە نافورەکانی هەولێر ئەوێ زۆر زۆر بەناوە لە هیچ شتمان کەم نییە تەنها دەوڵەتمان ماوە ئینشەڵڵا ئەوەش دەبێت جۆ بایدن وعدی داوە های شۆڕی جە و ڕەحیماوە لە کەرکووکە ناسراوە های حیساب بۆ دژمن ناکەن غیرەت لای ئەوان ئاوە ڕاستە ئێستا دەسەڵات لەدەست ئەوان نەماوە لەسەر حوکمی بێگانەش تۆڵیان بەهیز نەداوە بەداخەوە کەرکووکم ئێستا کە فرۆشراوە های بەڵام خەڵکەکەی ئێستاش پشتیان تێی بەرنەداوە ئەحەی برام لێرەیە سۆمایە بۆ دوو چاوە هەزار بەندی بۆ دەڵێم بەندی من گشتەواوە زۆر کەس حەسوودی دەبەن دەبینن سەرکەوتنە
ئاواتیانە ببینن بۆ چرکەیەک کەوتنم دڵخۆشن بە دڵتەنگیم یان لە کاتی کەوتنم بەس باشەوە بزانن وەک گازی نیوتنم وەک کەروێشکی سەحرامە زۆر ئەستەماگرتنم من وەکو ئێوە نیمە زۆر لەسەر خۆ هێ منم با هەموو کەس ناکڕێم گرانە فرۆشتنم خۆزگە ئەوەم دەزانی مەشغوڵی لەگەڵ چێە ئەی سەلمێنم بێوەفای لە لای ئەو بەڵگەم پێیە ئەی ناهێڵم کە زوێرانکەی لێتی ئەگرم ئەو ڕێیە بۆ گەنجان وێرانەکەی ئاخر تۆکەی جۆت لێیە دڵ ئەشکێنی بەدڵ خۆت ئەمە و ئەمە دلاچێیە تۆ حەق نییە لە شاربی جێگات حەقار و دێیە وتی وازی لێ بێنە ترسم شتێکت لێ دێ وتم ئینشەڵڵا ئەمرم ئزگارت بۆ جانم دێ وتی ڕۆڵە بیرکەوە دەمەن کورتە ڕۆژێ دێ گەر تۆ شتێکت لێ بێ ئازارەکەی بۆ چێ دێ سەیری دایکم کردبینیم چاوی فرمێسکی لێ دێ بە قوربانت بمدایە سەنەم قسانت لێ دێ ئەحەی برام دەلایە ئەحەی برام دەلایە من دڵنیام ڕۆژێ دێ مەکتەبیش تەواوەکە ئینشەڵڵا ئەو ڕۆژە دێ باسکردن تەواو نەبوو ئێوەکەی نێ پیاوە بن های مادامە بەو شێوەیەن بۆ خۆتان دەدواوە بن تاکەی بیر ناکەنەوە هەتاکوکەی ئاوا بن واز لە دووڕووی بێنن ئیتر بۆ خۆتان چابن های دنیا مال مردنە خۆتا مردن وا نابن ڕۆژێ هەر لە ناوەچن گەر بێت و کوڕەشابن حەیف ئێستا نەماوە ئەو جوانیەی جارانم هەیەر کچێک ئەمی بینی ئەگریا بە ئیمانم دەچوومە هەر کۆڵانێک تعلیقیان لێوەشانم تەلەفۆنم زۆر بۆ هات دامە خزهاندەکانم ئێستاش ئەگەر خۆم لێدەم زۆر زارتر لە شاجوانم بەڵام خۆم عەرز ناکەم من کوانێ وەک ئەوانم کوڕە فاشیۆنم نە لە ئەوروپیەکانم کوڕە کوردێکی لاوم نایگۆڕم قەت زمانم ئەی سڵاو لە کارەی برام برای بەدڵ و بەجیانم ئەی ئەحەی برام لەلایە یەکە لە براکانم ئەوەندە خۆشم دەوێ بەدینم بە ئیمان